کەشناسی ئەوەی وت کە پێشبینی کردبوو لەسەر پڕی بارانباری لە ناوچەکان هەرێمی کوردستان ئێستا تاوە بارانەکە گەیشتۆتە ناوچەکان و لە نێوان 80 بۆ 100 ملیمیش لە زۆربەی ناوچەکان دەبارێت. لایەکی تریشەوە کێلشکاندنی گۆڕەکان لە ناو گۆڕستانەکان گەیشتە هەولێریش لە گۆڕستانی شێخ ئەحمەد کۆمەڵێک کێلی گۆڕشکێنراون. ئەمانە چەند هەواڵێکی دیکەم بۆ هێناون. سڵاوتان لێبێت. لەو تاوە بارانەی کە ئێستا کاریگەریەکەی گەیشتووە بە ژمارەیەک لە ناوچەکان پێشبینی دەکرێت لە سۆرار و سلێمانی و دەوروبەریان زۆرترین بڕی بارانبارین ببارێت. شارزایەکی کەشناسی دەیەوێم چەند ڕۆژە خەڵک خۆیان لە دروستبوونی لافاو بپارێزن چونکە بارانبارینی بەخوڕی تێدایە و ئاو لە پڕ کۆ دەبێتەوە کە پێشبینی کراوە تاوە بارانەکە تاوارەی ڕۆژی چوارشەممە ناوبەناو بەردەوام بێت. بە گوێرەی پێشبینی سیروان ساڵح شارەزای کەشناسی بڕی بارانبارین لە ناوچەکان بەم شێوەیە دەبێت. سنتەری هەولێر و دەوروبەری لە 65 تا 85 میلیمەتر، سنتەری سلێمانی و دەوروبەری 85 تا 115 میلیمەتر، سنتەری دهۆک و ئیداری زاخۆ 55 تا 75 میلیمەتر و پارێزگای هەڵەبجە لە نێوان 80 تا 100 میلیمەتر باران ببارێت. هەریەک لە ناوچەکانی گەرمیان و کەرکووک زیاتر لە 80 میلیمەتر و ئیدارەکانی ڕاپەڕین و سۆران 100 تا 200 میلیمەتر باران ببارێت. گۆڕشکاندن گەیشتە هەولێر و ئەمڕۆ زانرا لە گۆڕستانی شێخ ئەحمەد 15 گۆڕ شێوێنراون و کێلەکانیان شکێنراوە. ئەو ڕووداوە دوای ڕووداوی شکاندنی گۆڕەکانی گوندی هەرمۆتەی مەسیحی نشین دێت لە کۆیە. گۆڕستانی شێخ ئەحمەد لەسەر شەقامی 100 مەتریە بەرامبەر فامیلی مۆڵ. شێخ ئەنەس کە یەکێکە لە گۆڕ هەڵکەنەکانی شاری هەولێر بە 964 وت نازانرێت کەی شکێنراون، بەڵام ئەمڕۆ پێی زانراوە ئەوە شتێکی ناخۆشە بۆ هەولێر چونکە حاڵەتێکی دەگمەنە. وەک باسی دەکات گۆڕستانەکە کامێرای چاودێری و چاودێری لێ نییە، بەڵام وەک دەڵێت پێویستە چاودێری بۆ دابنرێت بۆ ئەوەی ئەو حاڵەتە دووبارە نەبێتەوە چونکە چەند جارێکی تریش لەو گۆڕستانە چەند گۆڕێک شێوێنراون. ئەم جارە جیاواز لە شکاندنی گۆڕەکان ژوورێکیش ئاگری تێپەردراوە. فلکەی پەری دەریا لە خوار تونێلی دەربەندیخان بۆتە مۆتەکە بۆ شۆفێرانی بارهەڵگرت. تەنیا لەم ساڵدا 21 ڕووداوی وەرگەڕانی تێدا تۆمار کراوە. جاسم محمود بەڕێوەبەری هاتوچۆی دەربەندیخان بە 964 وت لە کۆی 54 ڕووداوی هاتوچۆ کە لەم ساڵدا لە سروورەکە ڕوویانداوە 21 ڕووداویان تەنیا لەم فلکەیە بووە. هۆکارەکەشی بۆ دەگەڕێتەوە کە شۆفێران بە خێرایی لە تونێلەکە دێنە خوارەوە و کۆنتڕۆڵ لە دەست دەدەن. بەڕێوەبەری هاتوچۆی دەڵێت پلانیان داناوە لەگەڵ دەستپێکردنی بارانی ئەمڕۆ. ڕاستەوخۆ ئەو سایدەی شەقامەکە دادەخەن کە لە تونێلەکەەوە دێتە خوارەوە چونکە بەهۆی پاشماوەی ڕۆن و گازەوە زۆر مەترسیدار دەبێت، بۆیە هاتوچۆ دەگوازرێتەوە بۆ سایدەکەی دیکە و دەکرێتە دوو ئاڕاستە. ئاماژەی بەوەش کرد چەندین جار داوایان کردووە ئەندازەی ئەو شەقامە دەستکاری بکرێت و چارەسەر بکرێت. دیزاینیشی بۆ کراوە بەڵام تا ئێستا بودجەی بۆ تەرخان نەکراوە. جاسم کەلاری یەکێک لە مامۆستا ئاینی دیارەکانی سنووری گەرمیان لە پۆستێکدا کە لە ئاکاونتی خۆی لە فەیسبوک کردوێتی ژمارەیەک وێنەی مزگەوتەکانی کەلاری داناوە کە قیبلەکانیان هەڵەیە و لارە. لە نێو ئەو مزگەوتانە مزگەوتی گەورەی کەلار هەیە کە ڕۆژانە کاسبکاران و خەڵکێکی زۆر لەو مزگەوتە نوێژەکانیان ئەنجام دەدەن. ئەوقافی گەرمیانیش دەڵێت قیبلەی مزگەوتەکان کێشەی نییە و نوێژەکانیان قبوڵە. لەسەر ئەو بابەتە سەباح محەممەد بەڕێوەبەری ئەوقافی گەرمیان بە 964 وت قسە لەگەڵ ئەو مامۆستایە دەکەین بابەتەکەی بسرێتەوە چونکە بڕیاردان لەسەر قیبلەی مزگەوتەکان پێویستی بە لیژنەی پسپۆر هەیە و فەرمانی وەزارەتی ئەوقافی دەوێت. لە کاتی ئامادەکردنی هەواڵەکە 964 بە دوواداچوونی بۆ ئەو پۆستە کرد کە جاسم کەلاری لە فەیسبوکی خۆی کردبووی دەرکەوت کە بابەتەکەی سڕیوەتەوە. بەڕێوەبەری ئەوقاف وتی ئەو مزگەوتانەی کە دروست کراون کاتی خۆی بە پێی قیبلەنما دروست کراون و هیچ گرفتێکیان نییە. ناکرێت لە ڕێگەی موبایلەوە ئەو بابەتانە دیاری بکرێت. نوێژخوێنان دڵنیا دەکەینەوە کە قیبلەی مزگەوتەکان دروستن و نوێژەکانیان قبوڵە و دوودڵ نەبن. سەرنجڕا ڕادەکەشم بۆ هەواڵێکی دیکە لە سنووری کەرکووک لە سنووری گوندی گورزەیی پردێ. ئەوارەی شەممە کێشەی جوتیاران جارێکی تر سوپاچ وە سەریان دروست بوو کە نیان هێشت دروێنەی گەنمەشامەکانیان بکەن. ئەمڕۆ ئەو جوتیارانە بانکراون. سەید کەریم سەید مارفی یەک لە جوتیارەکان دەڵێ بەشێک لە جوتیارەکانی گوندەکە بانکراوین بۆ فیرقەی هەشتی سوپای عێراقی لەسەر ڕێگەی کەرکووک لەوێ وتویانەوێ بەڵێننامەیەک پڕ بکەنەوە. ئێمە بەڵێننامەکەمان پڕ نەکردەوە. بۆچی بەڵێننامەکەیان پڕ نەکردەوە؟ ئەو دەڵێت لە بەڵێننامەکەدا هاتووە کە قەی ناکە
ئەم جارە گەنمەشامیەکانتان دروێنە بکەن بەڵام بۆ ساڵی داهاتوو نابێت بە هیچ شێوەیە کار لەسەر و زەویانە بکەن. ئێمەش زەویەکانی باو باپیرانمانە نابێت ئەو بەڵێن نامەیە بکەنەوە بۆیە بەڵێن نامەکەمان پڕ نەکردوێتەوە. لەوێش پێیان وتراوە ئەمە بە فەرمانی فەرماندەی گشتی ئەمە پێتان وتراوەکەم بەڵێن نامە پڕکەنەوە بەڵام ئەمان پڕیان نەکردوێتەوە بۆ یەک کێشەکە تاوەکو ئێستا ماوەتەوە دەڵێن دەست لە زەویەکانمان هەڵ ناگرین و کەسێکیشیان قوت کردوێتەوە بۆیان کە پێشتر ئەلەساس تاپۆی 1400 دۆنم زەوی لەوێ بە ناوێتی ڕژێمی بەعس کە کرایەوە بە ناوی و کەسەوە ئێستا و کەسە دەڵێ زەویەکانم دەوێتەوە مانش دەڵێن زەویەکان هی باو باپیرانمانە چەندێکە ئیشی لەسەر دەکەین ئێستا هیچ بەڵێن نامەیە پڕ ناکەینەوە و ساڵی داهاتووش دیسانەوە داچاندن لە زەویەکاندا دەکەینەوە. بە هەواڵەکانی ئەمڕۆ بوو کاتێکی شاد بۆ هەموو لایەک.